باس لە چارەنووسی هەڵبژارنەکانی تورکیا و کاریگەری لەسەر ناوچەکان دەکەین و هاوکات چەقی ململانەکان لە ئێستادا بۆ هەڵبژاردنەکانی تورکیا چیمان پێ دەڵێن تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگە دەکەین بە بیانداری زۆر بەڕێز ئەدنان ئەحمەد شارەزا لە کاروباری تورکیا کە ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کوردستانی زۆمیانە کاک ئەدنان سپاس بە ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس دیارە چەقی ململانەکان چڕ بوونەتەوە لە ئێستادا چیمان پێ دەڵێن لە ڕاستیە ئێستا ململانەی گەورە خۆتان دەزانن لە نێوان کەمال کلوزداڕۆغڵۆ کاندید یاوپەیمانی میلەت و ڕەجەب تەیب ئەردۆغان کاندید یاوپەیمانی جمهوردایە و ئێمە دوو کاندید دیکەمانەیە بەڵام دوو کاندیدی دیکە کاریگەریان زۆر کەمە و دەنگەکانیان زۆر کەمە ئەوانیش بریتین لە محەڕەم ئینجا و بریتین لە سینانۆغا پێشتر بەپێی هەموو ڕاپرسیەکان دەنگەکانی کەمال کلوزداڕۆغڵۆ لە زۆر لە پێشەوە بوو ئەتوانین بڵێن تقریبا لە سەرەتای مانگی سێ یان سەرەتای مانگی نیسانیش ڕاپرسیەکان تقریبا ویان پیشان دەدا کە هەڵبژارنەکە لە گەڕی دووەمدا کۆتایی دێ لە بەرژەوەندی کلوزداڕۆغڵۆ بەڵام دواتر هەندێک گۆڕانکاری ڕوویدا ئەردۆغان هەندێک چاکسازی کرد هەم چاکسازی ئابووری کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چاکسازی کرد هەندێک هەنگاوی دیکەینە ئەمانە کاریگەریان هەبوو لەسەرەوەی کە دەنگەکانی ئەردۆغان کەمێک بەرز بوونەوە دەنگەکانی دوو کاندیدەکەی دیکە دابەزین چکە تاوەکو نزیکی هەڵبژاردن بیتەوە چەند شتێک ڕۆدا یەکەم کاندیدەکان ئەو کەسانی کە بڕیاریانداوە تاوەکو ئێستا ینی بڕیاریان نەداوە کە دەنگ بە هیچ کام لە کاندیدەکان بن تقریبا یەکلا ئەبنەوە دەنگ بە کام کاندیدە بن و ئەو دوو کاندیدەی دیکە وردە دەنگەکانیان دێتە خوارەوە تاکو دەنگی ئەم دوو کاندیدەی دیکە بێتە خوارەوە تقریبا ئەنجامەکان ڕوونترە بنەوە لەبارەی ئەم دوو کەسایەتیەوە بەڵام ئەگەر کە دەنگی ئەم دوو کاندیدە تقریبا لە 5 تێپەڕێنێ باگەری زۆر هەڵبژارنەکە چێتە گەڕی دووە و بە هەپی زۆربەی ڕاپرسیەکان ئەو دەستگایانە ناکە زۆر نزیکن لە حیزبەکانەوە ئەو دەستگایانی کەوات کەمێک بێلایەنیان پێوە دیارە بەپی هەموو ڕاپرسیەکان هەڵبژارنەکە چێتە گەڕی دووەم و لە گەڕی دووەم بەپی ئەو داتیانی کۆکراوەتە ئەو ڕاپرسیانی کراون لە بەرژەوەندی کلوزداڕۆغڵۆ بێ بەڵام ئەمە بە هیچ جۆرەێک یەکلاکراوە نیە چکە تورکیا لە وڵاتانەیە کە تقریبا تاوەکو کۆتایی پرۆسی دەنگدان ناتوانانی بەدڵێن قسە لە سەرۆکەی کێ هەڵبژارنەکە باتەوە باشە هەروەکو خۆشت لە قسەکان تا ئاماژت پێدا و هاوکات ڕۆژنامەیەکی ئەمریکی باسی لەوە کردووە کە لەگەڵ ئەوەی هەلەکە ئێستا بۆ کلژدار هەلێکی ئاڵتونیە و هەموو چاوەکان لەسەر بردنەوەی ئەوە بەڵام ئەستەم نییە کە ئەردوغان جارێکی دیکە ئەو پۆستە بەدەست بێنێتەوە ئەویش بۆ هۆکارەی کە دەستی گرتووە بەسەر ئابووری وڵات و هاوکات میدیاکانی و هاوکات سوپا و بەشێکی زۆری لایەنەکانی تورکیا بەدەست ئەردوغانن ئەمە هاوسەنگەکە دەگۆڕێت؟ ئەردوغان ئەزمموی 20 ساڵ حکومکردنی هەیە وەکو ئەوەی کە لە دوایەوەی هاتە سەر حکوم ینی 20 ساڵە ئەم وڵاتە بڕێوە با 20 ساڵە چاکسازیەکە 20 ساڵە کۆمەڵی پرۆژەی گەوری لە وڵاتە کردووە و تاکو ئێستا ئومێدی میلیۆنان خەڵکە لە وڵاتەدا ئەم کەسایەتێکی زۆر بەهێزی هەیە و ئەتوانێت لە کەمترین کاتدا گۆڕانکاری زۆر گەورە بکات بۆیە ئاسان نییە تۆ بە ئاسانی بتوانیت بڵێ کلژداڕۆغڵۆ لەم کەسایە باتەوە ئێستا هەموو هەوڵەکانی ئۆپۆسیۆن و هاوپەیمانی میلەت ئەوەیەکەوە هەڵبژارنەکە لە خولی یەکەمدا کۆتایی بێت چونکە ئەگەر بچێتە خولی دووەمەوە تقریبا هاوسەنگەکە بەرەو ئەردۆغانە چێ لەبەر چەند خاڵێک خاڵی گرنگەوەیە کە هەموو تواناکانی دەوڵەت لە دەستی ئەردۆغاندایە و ئەردۆغان ئەزمموونێکی چاکی لە خوێندنەوەی هاوڵاتی تورکیا هەیە ماوەیەکی باشەیە کە ماوەی 2 هەفتەیە توانێت قەنەعەتی بەشێکی زۆری هاوڵاتیانی تورکی بگۆڕێ بەوەی کە لە گەڕی دووەما دەنگی پێ بدەن هۆکارێکی دیکە ئەوەیە کە لە گەڕی بەپێی هەموو ڕاپرسیەکان تاوەکو ئێستا ئاک پارتی لە پلەی یەکەمدا لە حیزبەکاندا و لەگەڵ هاوپەیمانەکانیدا بەپێی زۆربەی ڕاپرسیەکان ئەتوانێت تقریبا زیاتر لەوە بێنێ هاوپەیمانی میلەتی هێنێ بەڵام هێشتا ڕەنگە نەتوانێت زۆرینەی پەرلەمان بەدەست بێنێت چکە بۆ ئەوەی زۆرینەی پەرلەمان هەبێت لە 600 کورسیەکە پێویست بە 301 کورسی هەیە بەڵام ڕاپرسیەکان ئەوە پیشانەدەن کە ڕەنگە ئاک پارتی و حیزبەکانی دیکە نەتوانن پێکەوە 300 کورسی بێنن مەبەستم ئەوەیە کە ئەو کەسی کە لە پەرلەمانە لە هەڵبژارنی پەرلەمانە ئەتوانێت زۆرترین دەنگ بەدەست بێنێ یەکەم دەنگ بێت تقریبا دەنگی دلێرسرە بێ بۆ ئەوەی لە گەڕی دووەمە بانگەشەیەوە بکات داوا لە هاوڵاتان کار دەنگ بە کاندیدەکەی بێت درستە بۆیە لە گەڕی دووەم تقریبا نەتوانین بڵین گەڕێکی قورسە بێ بۆ هاوپەیمانی میلەت بۆیە لە ئێستاوە زۆربەی هەڵمەتی بانگەشەی ئۆپۆسیۆن و هاوپەیمانی میلەت و هەدەپە کە پشتیوانی کلژداڕۆغڵۆکە ئەوەیە کە داوا لە هاوڵاتیانەکەن لە گەڕی دووەما کۆتایی بە هەڵبژارنەکە بهێنن و دەنگ بە کلژداڕۆغڵۆ بن یەکێک تر لە ترسەکانی ئۆپۆسیۆن کە ڕەنگە ینی تۆ ناتوانانی لە 100% بڵێ ترسێکی تەواو واقعیە
بریتە لە دووشت یەکەم مەوزوعی ساختەکاری لە هەڵبژاردنە کە زۆر ئەترسن لە گەڕی دووەمە ئەردۆغان ساختەکاری بکە مەوزوعێکی دیکە بریتە لە ئەو ناوچانەیەکەوە بمەرزەکە لێ دراوە ئەمانیش دیسان هەم طبعا لەگەڵ ئەمە مەوزوعی بابەتی ئاوارە سووریەکانی زۆر ئەترسن کەەوە ئاکپارتی دەنگی ئەم دوو شوێنە ئەم دوو بابەتە بەکاربێنێ لە گەڕی دووەمە بۆیە لە ئێستاوە هەموو هەوڵەکانیان بۆی لە خولیەکەمە کۆتایی مەڵبژارنەکە بێنن ئەگەرنا زۆر قورسە بێت باشە ئۆپۆسیۆن دەتوانێت ئەو هەوڵانی دیدا کە لە خولی یەکەمە هەڵبژارنەکە کۆتایی بێت بگاتە ئامانج ئەمە قرس نابێ بۆیان زۆر قورسە بێ وەکوتم تورکیا وڵاتێکە ناخوێنرێتەوە ینی تاوەکو کۆتایی هەڵبژارنەکە کۆتایی نێت ناتوانانی بەدڵنیایی بڵێ کێی باتەوە بەڵام ئێمە لەسەر بنەمای ڕاپرسی لەسەر بنەمای ئەو دۆخەی کە لە تورکیا هەیە لەسەر بنەمای ئەو دۆخەی کە لە دەوروبەری تورکیا هەیە هەموو ئەم پێدراوانە لە بەرژەوەندی کڵزدار ڕۆڵۆیە ینی هەموو ڕاپرسیەکان ئەڵێن کڵزدار ڕۆڵۆی باتەوە زۆرینەی ئەو دۆخە ئابووری ئەو باری گوزەرانی کە ئێستا بەرۆکی هاوڵاتیانی تورکیای گرتووە لە دۆخێکی ئابووری زۆر قورسان وڵاتەکە لە دۆخێکی دارایی زۆر قورسایە بانقی ناوەندی تورکی لە دۆخێکی دارایی زۆر قورسایە ئێستا نەخنینەی بانقی تورکی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە دابەزیەوە بۆ نزمترین ئاست تورکیا لە ئاستی مەوزوعی هەرێمیە لەگەڵ وڵاتانی دەوروبەرە لە دۆخێکی خراپدا لە ئاسی نێودەوڵەتیە لە دۆخێکی خراپدا یعنی هەموو ئەم پێدراوانە هەمووی لە بەرژەوەندی ئەوەیە کە کڵزدارڕۆ بتوانێت ئەمانە بەکاربێنێ بەڵام تۆ لە بەرامبەر ئەمەدا لە سەرەتا قسەکان ئاماژەم پێکرد تۆ کەسایەتێکی بەهێزت هەیە کەساتەیەکت هەیە کە 20 ساڵ حکمی ئەو وڵاتەکە و بە باشی وڵاتیانی ئەم وڵاتەیە ناسێ و باگراوەندی ئەم پیاوە بیا باگراوەندێکی زۆر قورس و زۆر گرانی هەیە و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم پیاوە نوێنەرایەتی حیزبێکی توانین بڵێن ئیسلامیەکە واتە چەکی دینی بەدەستەوەی ئەم چەکی دینە بە ئاسانی توانێت بەکار بهێنرێ و ئێستا گەر سەیری هەموو گوتارەکانی ئەردۆغان بکەین بریتە لە گوتارێکە لایەنگرە ینی هەم هاوپەیمانی میلەت هەم هەدەپەی پێتەوەنبارەکار کە ئەمانە جیاتی دینەکەن جیاتی کۆمەلگاکەن بۆیە ئەم چەکە بە ئاسانی توانێت بەکاری بێنێت تاوە کۆم چەکە لە دەستی ئەم کەسەدا بێت و ناتوانانی بە ئاسانی پێشببینی دۆڕانی بکەیت باشە پشتگیریکردنی پارتەکانی دیکە بۆ کڵژدار چۆن کاریگەری دەبێت دەکرێت بڵێ هاوکێشە یاخود چانسی بردنەوەی کڵژدار زۆر بەهێزتر دەکات هەر لە چەند مانگی ڕابردووەوە هەدەپە بە کلیلی هەڵبژاردن دانراوە کلیلی هەڵبژاردن بەوەی کە توانێت هەڵبژاردنەکە یەک لای بکاتەوە ینی هەدەپە بۆ نمونە گەر بڕۆشتە لەگەڵ ئەردۆغان هاوپەیمانی بکردە تقریبا نتوان بڵێن لە 100% هەڵبژاردنەکە لە بەرژەوەندی ئەردۆغان کۆتایی پێێنە ئێستا کە پشتیوانی کڵژدارۆغڵۆکە ینی کاتێک ئێمە ئەڵێن تا ڕادەیەک دڵنیایی هەبێ لەوەی کڵژدارۆغڵۆ بیباتەوە پەیوەندی بەوە هەیە کە هەدەپە پشتیوانیەکە چونکە ئێستا تقریبا دەنگی کورد ئەتوانین بڵین زۆرینەی زۆری کورد ئەوەی دەنگ بە هەدەپەدا یەکلابوتەوە کە بۆ کڵژدارۆغڵۆیە و ئەو کۆبوونەوەی کە لەوان کرا کە پێشوازێکی گەرم لە کڵژدارۆغڵۆ کرا لە کاتێکا کڵژدارۆغڵۆ لەم شارە تقریبا کەمتر لە 100% هێناوە لە هەڵبژاردننی پێشودا ینی جەهەپە بەڵام ئەو پێشوازەی لەوان بینیمان بۆ کڵژدارۆغڵۆ پیشانیدا کە کۆتایی بە پشتیوانی ئاکپارتی هاتووە تقریبا لایەن لاەنگرانی هەدەپەوە بووی و ئێستا هەمویان تقریبا زۆرینیان ڕوویان کردوتە کڵژدارۆغڵۆ بۆیە بە ئەگەرێکی زۆر کڵژدارۆغڵۆ ئەگەریەوەیە بیباتەوە بەڵام دیسان و کووتمان ناتوانین ئەم پێشببینیە لە 100% بڵین چکە تورکیا وڵاتێکە بە ئاسانی پێشببینی ناکرێ و ناکرێ پێشببینیە بکەین دوای پێچوانەکەی دەرچێت چکە کۆمەڵێ شت هەیە کە جیاواز لەوەی کە هەیە ڕۆڵە بینێ لە هەڵبژاردنەکانی تورکیادا کە تۆ ناتوانانی ئەم شتانە بە ئاسانی ببینیت ینی وەکوتم وەکو ژمارە و ڕاپرسی و دۆخەکەمووی لە بەرژەوەندی کڵژدارۆغڵۆدا بەڵام کۆمەڵە پێدراوی دیکە هەیە کە ئاسانی نابینرێ ئەمانە لە بەرژەوەندی ڕەجەب تەیب ئەردۆغان باشە لە ئێستادا پارتی دەسەڵات لە تورکیا هەڵمەتی دەست بە سەراگرتنی ڕۆژنامەنووسان چالاکوان ئەمە بە بەرژەوەندی ئەردۆغان دەشکێتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئازادی ڕادەربڕین و تەواوی ئەو بابەتانی دیکە کاریگەری لە سەردەنگەکانی ئەردۆغان بەجێ دەهێڵێت لە دوای 2015ەوە پەیوەندیەکانی نێوان ئاکپارتی و کورد یان ئاکپارتی و هەدەپە ڕاستتر بڵین ئەم پەیوەندیانە تقریبا بەرەو کۆتایی هات ئیتری پرۆسی ئاشتی کۆتایی هات هیچ ئومێدێک نەمالەوەی کە هەدەپە و ئاکپارتی پێکەوە ڕێبکەن پێکەوە کار بکەن بۆ ئەوەی کێشەکان چارەسەرکردن بە تایبەت کێشەی کورد لەو ساڵەوە ئیتر فشارەکان بۆ سەر هەدەپە زیادیان کرد و ڕەخنەکانی هەدەپەش بۆ سەر ئاکپارتی زیادی کرد ئەوە بوو زۆربەی سەرکردەکانی هەدەپە دەستگیر کردن زۆربەی سیاسەکانی کورد دەستگیر کرانیان سزا دران
ئەم هەڵمەتی ئەخیر پەیوەندی بە یەکلابوونەوەی هەدەپە هەیە بۆ کڵژدارۆغڵۆ یعنی ئەگەر هەدەپە بەم جۆرە یەکلا نەبووێتەوە بۆ کڵژدارۆغڵۆ ئەو فشارانش بۆ سەر هەدەپە زیادیان نەکرد وەم فشارانە پێم وانێت لێرەدا بوەستن ڕەنگە لەم چەند ڕۆژەی داهاتووە کە ماوە فشارەکان بۆ سەر هەدەپەوە بەسەر هاوڵاتیانی کورد زیاتر بێت. باشە بە هەڵبژاردننی کڵژدار ئۆغڵۆ دەکرێت بڵێ تەواوی ئەو زیندانیانەی کە سپۆرتی کورد یاخود پرسەکانی کۆمیسیۆن و بابەتەکانی تایبەت بە ئازادی ڕادربڕین و هەروەها ڕەخنەگرتن بۆ لە تورکیا ئازاد دەکرێت ئەمەش بابەتێکە کە قسە و گفتوگۆی لەسەر دەکرێت لە ئێستادا. ئێمە بە هەڵاسی نەگەر بڵین هاوپەیمانی میلەت بێنە سەر دەسڵات کڵژدارۆغڵۆ بێتە سەر دەسڵات ئیتر تورکیا بێ بە هەشت بۆ کورد و بێ بە وڵاتێکی دیموکراسی بۆ کورد. ئەمە زۆر قورسە پێشبینیکردنی ئایندەیەکی وە بە هەرگیز ئەمە ئایندەیە ڕوونادا و هەرگیز ئەو ڕۆژە نایەت کە تۆ بڵێ تورکیا وڵاتێکە کە کورتایە بە باشی ئەحەسێتەوە لەبەر ئەوەی کە تقریبا جیاوازێکی زۆر ناکات کێ لەسەر دەسڵاتە پەیوەندی بەو سیستەمەوە هەیە کە لە تورکیا هەیە کە سیستەمێکە تقریبا پێویستی بەدەستکاریکردنێکی زۆر هەیە. زیندانیەکان ناتوانێت کڵژدارۆغڵۆ بەیانی ینی چواردەی ئایار بیباتەوە لە 15 ئایار بڵێەوە زیندانەکانمان ئازاد کرد کوڕچکە ئەمە بریتە لە کۆمەڵێک پرۆسی قورسی قانونی کە لە تورکیا هەیە ینی لە تورکیا سەرڕای ئەوەی ئەگەر هەدەپە ئەڵێ بۆ نمونە ئازادی نییە هەدەپە ئەڵێ قانون لە بەرزۆنی حکومت بەکار هاتووە لە بەرزۆنی یەکپارتی بەکار هاتووە بەڵام تاوەکو ئێستا پرۆسەی دادگاییکردن لە تورکیا پرۆسەیەکی قورسە و پرۆسەیەکی ئاسان نیە ینی تۆ نابینی زۆر قورسی بینیت کەسێک بگیرێک دەستگیر بکرێ یەکسەر حکمی بەسەرا بدرێ ینی بۆ نمونە هەر داخستنی هەدەپە بە ئاسانی ئەگەر وڵاتێک بواە کە هیچ بنەمایەکی دیموکراسیتیانە بۆیە ئەکرا بۆ نمونە لە ڕۆژێکە هەدەپە لە هەفتەیەکدا بڕاری داخستنی بدرێ بەڵام تۆی بینی ماوەی چەند مانگێکە دۆسیەکە کراوەتەوە چکە لە تورکیا وەکو وتم پرۆسەکە زۆر بە قورسی و زۆر بە وردی ئەچێ بەڕێوە بە ئاسانی ئەم بڕیاران نادرێن نە بە ئاسانی کەسێک حکمی بەسەرادرێ و بە ئاسانی کەسێکیش ئازاد دەکرێت بەڵام هەدەپە ئومێدی هەیە لەو گفتوگۆیی کە لە نێو بینای پەرلەمانی تورکیا لەگەڵ کڵژدارۆغڵۆ کردیان ئومێدێکەیە وە قسە لەسەرەوە کراوە کە ئەم زیندانیانە ئەم دۆسیانی لەسەر سیاسیەکانی کورد کراوەتەوە لەسەر هەدەپەش کراوەتەوە کەمێک نەرمتر بکرێ وە کە هەندێک گۆڕانکاری تیا بکرێت کە ڕەنگە ئاسانتر بێ ئازادکردنیان بەتابەت سەلاحەدین دەمیرتاش کە ئەوەی کە ئەوروپای لێ ئەوەی کە تورکیا لێوە کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤێڵێن کە زیندانیکردنێکی سیاسیە لەگەڵ زیاتر لەوەی سیاسی بێ لەوەی کە یاسایی بێ لەگەڵەوەی ئاکپارتی پێی وایە کە ئەمە پشتیوانی تیرۆری کردو. باشە کەواتە ئەگەر بێت و خەونەکە خەونێکی ئەوەندە گەژ نەبێت ئایندەی کورد لەم هەڵبژاردنە ئەگەر بێت و کڵژدار بیباتەوە بەرەو کوێ دەگات و پێچەوانەکەشی بەکوێ دەگات. هەدەپەش بڕای بەوە نییەکەوە ئایندێکی گەشت ڕوو لە کوردەکەوە پێی وانە کە هاتنە سەرکاری هاوپەیمانی میلەت بتوانێت دەرگایکی باش بەڕووی کووردا بکاتەوە بەڵام لە ئێستاداوە لە دوای 2015ەوە هیچ ئومێدێک دوایەوە هیچ ئومێدێک لە نێوان ئاک پارتی و هەدەپە نەما هەدەپە هەموو ئامانجی بریتە لە گۆڕینی دەسڵاتی ئەردۆغان و بریتە لە کۆتاییێنان بە دەسڵاتی ئاک پارتی یعنی لە قۆناغی یەکەمە ئێستا پێویستی بەوە یەکەم دەسەڵاتە کۆتایی بێ لە قۆناغی داهاتووە لە ساڵانی داهاتووە بتوانێت هەندێک گۆڕانکاری دیکە بگات یعنی یەکلابوونەوەی هەدەپە بۆ ئاک پارتی پەیوەندی بۆ نییە کە ئومێدێکی گەورەی بە دەسەڵاتی جەهەپە دەسەڵاتی باوپەیمانی میلەتە بێ بەڵکو پێی وایە کە ئیترە بێ کۆتایی بەم دەسەڵاتە بێت لە دوای ئەوە هەنگاوی دیکە بنرێت چونکە تاوە کۆردۆغان لەسەر دەسەڵات بێ بە پێی ڕای ئەوە دۆخەکە لەسەر کورد قورسرە بێ و داخستنی پارتە کوردیەکان بەردەوام ئەبێ و زیندانیکردنی سیاسەکانی کورد بەردەوامە بێت و ڕەنگە دۆخی خراپتری بەدوادا بێت. سپاس بۆ ڕوونکردنەوەکانی زۆر سپاس بۆ عەدنان ئەحمەد شارەزا لە کاروباری تورکیا.